خۆشەویستان لە بڕگەی یەکەمی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژ باس لە بابەتێکی گرنگەکەین، ئەویش بابەتی خۆشبەختیە. بێگومان کاتێک تاکێک خۆشبەختە بێت پەیوەندی هەیە بە سەرەتای پەروەردەکردنی هەر لە منداڵیەوە تا ئەو کاتەی لە ژیانە چالاکی دەبێت. خۆشبەختی پێچەوانەکەی بەدبەختیە و کاتێک کە تاکێک خۆشبەختە بێت بێگومان هەم خۆی هەم چواردەورەکەی سوودی لێ ئەبینن و ئەم خۆشبەختیە بابەتێکە پەیوەندی بە دەرونی تاکەکانەوە هەیە و دەکرێت قسە و باسی زۆر هەڵبگرێ. ئایا خۆشبەختی دەتوانین ئێمە فەراهەمی بکەین یان بابەتێکە پەیوەندی نییە بە ئێمە؟ ئایا لە کاتی مناڵی و لە مەرحەلەکانی تەمەنا چ جۆرێک ڕێکار هەیە، چ جۆرێک با بڵێن ڕێکارێکە بیری نەبەر بۆ ئەوی کە خۆشبەخت بین؟ ئەم تەوەرێ بە میوانداری زۆر بەڕێز پێشین سیوەیلی ڕێنماییکاری دەرونی یاخود با بڵێن دەروونناس کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە. کاک پێشین بەخێر کاک پێشین بۆ کە باسی خۆشبەختیەکەین ئەیبەستینەوە بە دەروونەوە، ینی چ پەیوەندیەکێ لە بینی خۆشبەختی یان ناخۆشبەختی یا بەدبەختی لەگەڵ دەرونی تاکەکانە؟ یەکەم شت کە باسی بکەم عادەتی ئێمە کاڵێن خۆشبەختی ئەیبەستینەوە بە وشەی بەختەوە کە زۆر کادوا بیرەکەینەوە کە ئەم شتە بەختێکە یاخود با بڵێن شانسێکە، هەنێک کەس پێیان نەدرێەوە هەنێک کەسی تر پێیان نادرێت، بەڵام مەرج نییە خۆشبەختی بەم شێوازە بێت. هەنێشت هەیە کە ئەبێتە هۆکاری خۆشبەختی کە لە دەرەوە پێشوەختە دراوە بە کەسەکە بە مناڵەکە بە ئەو تاکە، بەڵام مەرج نییە ئەمە وەکو جۆرێ لە بەختێ بێ وەکو یانسی بێ بە بۆی دەرچێت. بۆیە لەوانەیە وا باشتر بێ وشەی دڵخۆشی بەکار بهێنین. بۆیە ئەمەوێ ئەوە ڕاست بکەمەوە بۆ ئەوەی چونکە ڕەبتی نییە بە بەختەوە و ئەو شتانەشی ئێمامانەوێ باسی بکەین نامانەوێ بڕۆین کە بە کەسەکە بڵێن بڕۆ بەختێکی باشتر بۆ خۆت دروستکە، نە ئەمانەوێ بڵێن ئەم شتانە بکە بۆی دڵت خۆشتر بێت. کە وتمان دڵخۆشی یەکسەر خۆی بابەتەکە بێ بە بابەتێکی دەرونی و بابەتێکی تاکی، چونکە بەخت لە دەرەوە درێ بە ئێمە بەڵام دڵخۆشی لە ناوەوەیەت. بۆیە دڵخۆشی بۆیە بابەتەکە ڕەبتی هەیە بە لایەنی دەرونیەوە، چونکە پەیوەندی هەیە بەو هەست و سۆزانی ئێمەوە. وەکو چۆن ئێمە هەست بە بێتاقەتی بکەین، وەکو چۆن هەست بە ترس بکەین، بە هەمان شێوازیش هەست بە دڵخۆشی و هەست بە ڕەزامەندی ئەکەین لە ژیانمانە. بۆیە لەبەر ئەوەی یەکێکە لە هەستەکانی ئێمە هەر لەبەر ئەم هۆکارەیە ئەبێتە هۆیەوەی کە پەیوەندی هەبێ بە لایەنی دەرونیەوە. کەواتە وەک جەنابت فەرموود پەیوەندی نییە بە بەختەوە، کابێ خۆمان ئەتوانین ئەم دڵخۆشیە بۆ خۆمان فراهەم بکەین لە مناڵیەوە، با بڵێن دایک و باوک و پەروەردە و ژینگە و قوتابخانە ئەم بابەتانێکە هەیە. دوجار بە پێی تەمەنەکان ئەوە خۆمانین دەستمان هەیە بە جۆرێک لە جۆرەکان لە دڵخۆشبوونی خۆمان، وایە بەدڵنیەوە چۆن؟ طبعا کە ئێوە بابەتەکەتان بە من وت عادەتی من هەر بەرنامەیە پێم بڵێن یەکەم جار سەیری ناوی بابەتەکەکەم و بیری لێکەمەوە بزانم بەدڵمەیە بەدڵم نییە، بەس کە بەڕێستان بابەتەکەتان بە من وت من بابەتەکەم زۆر بەدڵ بوو، چونکە بابەتەکە ئەوە بوو کە چۆنایی خۆشبەختی لە ژیانی ڕۆژانەیە فەرهەم بێنین. ئەمە زۆر بابەتێکی سەرنجڕاکێش بووە من لەو ڕۆوە کە خۆشبەختی ئێمە وەکو پاتری ئەو مۆبایلە یاخود ئەو ئایپادانە وایە کە ئێوە پێتانە. ئەگەر ئێمە ڕۆژانە گرنگی پێنەین، ئەگەر ڕۆژانە ئێمە ئەم پاتریە پڕ نەکەینەوە لە شەحن، لە 2 ڕۆژ لە 3 ڕۆژە کە ئاگامان لە خۆمان نەبێ کە نەزانین چی ئەەکەین، کە نەزانین بیر لە چی ئەەکەینەوە، نەزانین خەوتنمان خواردنمان و هەموو شتانی تر کە دوایی باسیەکەین کە نەزانین ئەمانەمان چۆنە، لە ماوەی 3-4 ڕۆژە هەست بە ونبوو نەکەین، هەست بە دڵخۆشی ناکەین. بۆیە ئەو پاتریە سۆزداریە، ئەو پاتریە عاتفی کە ئێمە هەمانە بۆ ئەوی کە دەروونێکی ئاراممانە بێ، کە دڵێکی خۆشمان هەبێ، یاخود وەکو پێشتر وتت خۆشبەخت بین، پێویستی بۆیە کە ڕۆژانە پڕ بکرێتەوە. ئەمە زۆر گرنگە کە ئەوەمان بیر بێ بۆ ئەوەی کە ئێمە بتوانین دڵخۆشی فراهەم بێنین ئەبێ ڕۆژانە ئیشی لەسەر بکەین. واتە شتێک نییە بڵێن من ساڵی 1 هەفتە ڕۆم بۆ سەفەرێک ئیتر دوایی ئەم ساڵی تر دڵم خۆشە بێ، ئەم ساڵی داهاتوو خانوویەکە گۆڕم، ئەم ساڵی داهاتوو سیارەیەکە کڕم ئەچمە ئیشێکی باشتر دڵم خۆشە بێ. شتی وانە بەڵکو لە کۆڵینەوەکان دەریخەن زۆربەی کات ئەوە سەرڕای دڵخۆشیێکی کاتی کە ئیهێنێ بە دوای خۆیان، بەڵام بێماناییە دروستەکە لە بەرەوەی بەتاڵیە لە ژیانی ئەو کەسەیە دروستەکە پێشتر بە
بەو مانایەوە یاخود با بڵێن بۆ ئامانجەوە ژیاوە کە بۆ منە بگا بۆ خانووە بگا بۆ ئیشە بگا بۆ سیارێ بگا بۆ کەسە یاخود بگا بەو حاڵە لە تەندروستی خۆی بەڵام کە پێگات و ئەبینێ هێزگار ئەوەنە دڵی خۆش ناکات و دڵخۆشیەکەش ئەوەنە بەردەوام نابێ بۆیە بێتاقەتیەک بە دوای خۆیانێت جا هەر بۆیە ئەوە زۆر گرنگە کە ئێمە بزانین بیرمان بێت لە شتە گەورە گەورەکانە نییە وەکو چۆن بۆم نەشتە گەورەکانیش بەدەستێنانی ئیشێکی باشتر بۆ با بڵێن دروستکردنی خێزانێک ئەمانە هەمووی ئارامی و دڵخۆشی ئێن نەژیانی ئێمەوە بەڵام بووماوەیەکی کاتیترن ئەوە نییە کە بە بەردەوام ئەم دڵخۆشیە بمێنێتەوە باشە کاک پێشی باست لەوە کرد کە خۆشببختی مەرجنی لەشتی گەورابێ زۆر جار ئەمە پێمان وایە ئەبێ پلێک پۆستێک شەهادێک گۆڕانکارێکی زۆر گەورە لە ژیانمانە بکەین ئەو کاتە مانای دڵخۆشیە بەڵام پرسیارەکە لێرەیە ئەو شتە وردانە چونکە ئێمە توانین خۆشببختی لێ بەدەست بێنین یانەوە هەستی پێ ناکەین ڕۆژانە لە بەرچاومانە جا طبعا یەکسەر دوای ئەمە پێم خۆش بوو بڕۆین سەر و بابەتە یەکەم شت کە من بەلامەوە زۆر گرنگە باسی بکەم ئەوەیە کە بۆ ئەوەی کە بتوانین دڵخۆش بین نابێ شەڕ لەگەڵ بێتاقەتیا بکەین ئەمە یەکەم شتە ئەتوانین بڵێم ئەمەیان زیاتر لە گۆڕینی بیرکردنەوەمانایە تاوەکو لە ڕەفتارێک کە لە ژیانی ڕۆژانەیە بیکەین بۆی دڵمان خۆش بێت ئەبێت ئەومان بیر بێ وەک چۆن دڵخۆشی قبوڵەکەین حتا لە ئاینی ئیسلامیشە ئەم پەیامە ئەگەیەنرێت کە ئەوترێت وەک چۆن با بڵێن لە کاتێکا کە نیعمەتێکە شتێکی باشت هەیە شکرانە بژێری لەسەری بە هەمان شێواز کە بێتاقەتیە کە ناڕەحەتیە نامرتاحەیە بوو ئەبێ شکرانە بژێربی لەسەری کە ئەم پەیاماگە لە ڕووی دەرونیەوە سەیری بکەین ئێمە وەک چۆن دڵخۆشیەکانمان قبوڵەکەین وەک چۆن لامان ئاساییەکە دڵمان خۆش بێ کە هەست بە شادی بکەین کە هەست بە جۆش و خڕۆش و گۆڕانکاریێکی باش بکەین بە هەمان شێواز ئەبێت ئەو واقع قبوڵ بکەین کە هەنێک کات هەیە ئێمە بێتاقەتە بین هەرتوکە هەستێکی تەبیعین و لە مرۆڤ بالضبط نەک تەبیعی این پێویستن چونکە ئەگەر ئێستا کەسێک لێرەوە بێتاقەت نەبێ بۆ ئەو وەزعی کە لە فەڵەستین ڕوئایەت بۆ ئەو وەزعی کە لە هەر شوێنێکی دنیاە بەسەر مرۆڤێکی ترایەت ئەگەر بێتاقەت نەبێ ئەم کەسە ئەتوانین بڵین لە ڕووی دەرونیەوە نیشانی پرسیارە چێتە سەر دەروون دروستی ئەم کەسە چونکە ئەم کەسە تا چەند دەروون دروستە کە هەست بە بێتاقەتی مردنی خەڵکی تر نەکا کە هەست بە بێتاقەتی ئەوە نەکا کە کەسێک ستەمی لێ ئەکرێت ئەسڵەن ئەم دڵخۆشی کە ئەم کەسەهەیەتی تا چەندێک ڕەسەنە تا چەندێک شایانی ئەوەیە کە پشتی پێ ببەسرێت چونکە ئەگەر بێتاقەتی نەبێ بۆ ئازاری خەڵک لەوانەیە دوو ڕۆژتر دڵخۆشیش نەبێ بۆ خۆشببختی خەڵکی تر کە ئەمە دەرەنجامەکانی زۆر باش نابن بۆیە یەکەم شت ئەوەیە کە ئێمە ئەوە هەم لای خۆمان هەم لای بینەران و بیسەران ڕوون بکەینەوە کە زۆر گرنگە ئێمە شەڕ لەگەڵ بێتاقەتیان نەکەین بێتاقەتیە نەکات پێویستە بەڵکو شتێکی ئاساییە و شتێکی زەروریە لە هەنێ وەختە زۆر باشە کاک پێشین باسمان لەوە کرد کە بەدەست خۆمانە جۆرە لە جۆرەکان ئەم دڵخۆشی و خۆشببختیە بەڵام ئەگەر لە مناڵێکەوە بیگرین لە دوای تەمەنی 3 ساڵ 4 ساڵەوە تاگاتەوەی کە خۆی دەستی هەبێ لە دروستکردنی دڵخۆشەکانی خۆی لەم تەمەنەیە لەم قۆناغەیە ڕۆڵی دایک و باوە پەروەردە ژینگەی کۆمەڵایەتی چواردەوری ئەمانە چییە بڕاستی لەوەی کە مناڵ و تاکێکی دڵخۆش بەرهەم بهێنن ئەگەر وەکو مناڵێک باسی بکەین چونکە مناڵ هێندەی خۆشببختیەکەی لە دەستی دایک و باوکایەتی با بڵێن دڵخۆشیەکەی ئەتوانین بڵێن ئەوەی خۆشببختیە بۆ مناڵەوەنە دڵخۆشی نییە چونکە زیاتر لە دەستی دایک و باوکایەتی من کۆمەڵە شت هەبوو بەلام و زۆر گرنگ بوو کە باسی بکەم کە لەم پرسیاری تۆ ڕێک ڕەنگ ئاياتەوە ئەویش ئەوە بوو کە خەوتن خواردن لەگەڵ جوڵە ئەم سێشتە لە سێ با بڵێن لە سێ پایە گەورەکەی دڵخۆشین چکە دڵخۆشی چییە؟ دڵخۆشی ئەوەیە کە ئێمە بتوانین ئەو شتە باشانی کە لە چواردەورمان هەیە هەست بە خۆشیەکەی بکەین واتە هەر کەسێک لە ئێوە ئێستا چەندین شتی باش هەیە لە ژیانیا یاخود منیش و هەموو بینەران و بیسەرانیش شتی باش هەیە لە ژیانیانە بەڵام دیقەتیبان هەندێک کات هەیە ئەتوانن دڵیان خۆش بێ بە هەمووی ئەم شتە باشانە هەنێک کات هەیە ناتوانن کەوا بێ ئێمە بۆ ئەوەی کە دڵمان خۆش بێ بۆ وەزعیتیایین پێویستمان بەوەیە کە ئامادەیەکی جەستەییمان هەبێت کە ئەو باشیانە ئەو نیعمەتانە ئەو جوانیانی چواردەور وەربگرین ئەتوانین بڵین تا ڕادێک پەیوەندیشان هەیەبێکەوە ینی بۆ مەگەر تۆ ڕۆژێک خەوت خواردن تاو نەبێ بێگومان هەر کارەکاتە سەر مەزاج و دەربوو بەدڵنیاییەوە ڕێک وایە ڕێک ئەمەوێت ئەو قسەیە بکەم کە بڵێم ئەو کاتەی کە تۆ خەوت باش بێت جسمت زیاتر ڕێگەت ئەیە کە تۆ خۆشیەکانی چواردەور ببینیت ئەو کاتەی کە خواردنێکی تەندروسترت خوارد بێت جسمت زیاتر ڕێگەت ئەیە کە ئارام بیت
ئەو کاتێک کە وەرزشت کرد بێت و جوڵەت کرد بێ بەشی ئەوەنە هەموو زەت سەرف کردووە هەم بەشی ئەوەنە ئەو با بڵین هۆرمۆنە پێویستانی کە لە لەشان پێویستن برژێن ڕژاون بۆ ئەوەی کە تۆ بتوانی هەست بە دڵخۆشی بکەیت چکە ئێمە ناتوانین شەڕ لەگەڵ ئەو ڕاستەیە بکەین کە ئێمە بوونەوەرێکی جەستەیی و بایۆلۆجین لە کۆتاییە هەر چیەک بکەین هەر چەندێک دیوێکی ڕۆحی و دیوێکی کۆمەڵایەتیمان هەبێ بەڵام جەستەیە تا ڕادەیەکی زۆر ئێمە بەڕێوە هەبات بۆیە ئەکرێت بەکتریایەک بە تەواوەتی ژیانمان لێ تێک بە و ئەکرێت خواردنێک ژیانمان لێ تێک بە بە حکمی ئەوەی کە ئەم خواردنە وەزعمان تێک بە بۆیە زۆر گرنگە خەوتن خواردن و جوڵە و بۆ پرسیارەکەی بەڕێزیشان ئەم سیانە بۆ مناڵ زۆر گرنگن بۆیە زۆر گرنگە کە خەوتنی ڕێک بێەوە هەمووشمانە زین کە مناڵێک خەوی ڕێک نەبێت چۆن ژیان لە هەموو کەسێتێکەیە لەو ماڵەیە بیان و ئەگرێ شەڕ ئەفرۆشێ ئەقیژێنێت بۆیە خەوتن و خواردن لە کاتی خۆیان و جوڵەی پێویستە ئەم مناڵ ئەمە گەر ئەم سێپایی جەنابەت باسەکە کە سێپایی گرنگن خۆنیاخان ینی بەشێکی زۆر لە تاکەکانی کۆمەڵگەی ئەمڕۆی ئێمە خەوەکەیان تێک چووە خواردنێکی تەندروستیش ناخۆن بەهۆی ئۆتۆمبیل و کۆمەڵک بابەتی دیکەوت جوڵە و وەرزشی زۆر کەم بۆتەوە کەوابێ ئەتوانین بڵین ئەگەر خەڵکێک بە زۆری لە ڕووی دەرونیەوە لە ڕووی دڵخۆشی و دڵخۆش نەبێ ئەگە ئەم سێ هۆکاری بەڕێزت باست کرد ڕێکاتەوە هەنگاوێکی باشە نەبووی کە دڵخۆش بێ وایە ئەتوانین بڵێن بەشێکی زۆری ڕێگاکەی پڕی زۆر باشە بابینە سەر مادە بوون هەبوون یعنی ئێستا لەوانەیە کەسێک بڵێ گوێ لەم بەرنامی ئێمە بڵێ کوڕەکە من ئەگەر پارەم ئەبوو ئەگەر سیاری باشمە بوو خانووی باشمە بوو کەسابەتی باشمە بوو چۆن دڵخۆشم ناکە کاک پێشین بەڕاست مادە هەبوون ینی فاکتەرێکی گرنگە بۆ ئەوەی کە کەسەکان خۆشبەخت و دڵخۆشکە یان مەرجنی ئەوەی کە هەبوو بوو خۆشبەخت و دڵخۆش بێت ئەتوانین بڵین فاکتەرێکی گرنگە بەڵام بەکارلێک لەگەڵ شخصەتی کەسەکەیە ئەو پوینتە زۆر زۆر مویمەکە لێرە گاواتە وەکو چۆن ئێماڵین لەوانەیە بۆ منە هەر کەسێک پرسێ ئایا هەبوونی منداڵ ئەمە بۆیە بە نمونەیەکترێنمەوە چکە نمونەیەکە ئەکرێت زۆر کەس بۆ منە ئەم ئەزمونەی هەبێت هەبوونی منداڵ ئایا هۆکارێکە بۆ دڵخۆشی بەڵێ هۆکارە بۆ دڵخۆشی بەڵام بە کارلێک لەگەڵ شخصێتی دایک و باوکە ئەگەر دایک و باوکە باش پەروەردینەکەن دوایە بێمایی بەدبەختی بۆ هەمویان واتە بە هەمان شێوازە بۆ پارەکەش بۆ هەمان شێوازە بۆ هەبوونی ماڵ و سەرۆت و سامان و زۆر کەسیش هەیە لە هەبوونی سەرۆت و سامانە ناتوانێت ئەو مانایە لە ژیانیا بدۆزێتەوە بەڵام ئەمە مانای وانە هەبوونی سەرۆت و سامان مانای بەدبەختیە خود دڵخۆشێنە فاکتەرێکە کەسەکە ئەتوانێت بەکاری بێنێ بۆ ئەوەی کە خۆی پێ دڵخۆش بکە و ئەتوانێت بەکاری بێنێ بۆ ئەوەی کە خۆی پێ بەدبەخت بکە بەڵام چی واکات ئەم دوانە بکە شخصیت و شێوازی تەعاملی کەسەکەی لەگەڵ ئەم شتەیە بەس ئاماژەت بە بابەتێکت زۆر گرنگ بوو ینی ئەوەی ئاینی ئیسلامیش کەسێک کە ینی هەر بەڵاو موسیبەتێک یان نەبوونیەک ڕووی تێکە سوپاسگوزاری خواکە و لەسەر ئەو نیعمەتی هێتی دووبارە هەر سوپاسگوزارێکە کابێ ئەم جۆرە تەعاملکردن لەگەڵ هەبوون و نەبوون بۆ منداڵە بۆ پارەیە بۆ هەر بابەتێکە خۆی لە خۆی ئارامێکی دەرونی دڵخۆشیێک دروستەکە وایە بەدڵنیاییەوە طبعاً یەکێ لەو شتانەی کە لە دەروونناسیە باسەکرێ بە پەیوەست بە دڵخۆش بوونەوە بابەتی شکرانە بژێریە ئێمە لە کوردیا پێی ناڵین سوپاسگوزاری وشەیەکە کە تەرجمەمان کردووە پێڵین سوپاسگوزاری ئەجینا ئێمە لە کوردیە خۆمانە پێڵین شکرانە بژێری وە شکرانە بژێریەکەش زۆر جوانترە لەو ڕۆوەکە ئێمە ناین سوپاسگوزار بین لەسەر شتێک چونکە سوپاسگوزاری لە ناو وشەکەیە پێمان ناڵێت چۆنایی سوپاسگوزار بین چکە ئەکرێتەوە بە سوپاسێ ئەکرێ بە هەدیەیەک ئەکرێ بە هەر شتێک سوپاسگوزاربی بەڵام کە ئەڵێ شکرانە بژێر بە ڕێک پێتەڵێ ئەڵێ شکرانەکان نیعمەتەکان ببژێرە ئەمە زۆر گرنگە حتا لە ڕووی دەرونیەوە لەوانەیە زۆر کاتێمە بیست بێتمان ئەڵێ ئێمە زیاتر ئەو شتانە ئەبینین کە سەیریان ئەکەین مانای چییە؟ مانای وایە ئەگەر تۆ دوو ڕۆژ بڕۆی بۆ بازار ئەم دوو ڕۆژە تەنیا با بڵین سەیری بۆ نمونە با بڵێن بە سەیری سەعات بکەیت باشە لە دواییە کە دەیتەوە بۆ ماڵەوە سەیرەکەی میوانتانیە یەکەم شت تەرکیزی تۆ چێتە سەری ساعتەکەی وایە بۆیە لە ژیانی ئێمە بەم شێوازێ هەر کاتێ ئێمە زیاتر سەیری شتێ بکەین زیاتر سەرنجی خۆمان بین بە شتێک مێشکمان ئۆتۆماتیکی زیاتر ئەڕوا بۆ لای ئەو شتە بۆیە ئەگەر لە ژیانی ڕۆژانەیە ئێمە زیاتر تەرکیزی خۆمان بخەینە سەرەوەی کە ئەو شکرانانەی کە هەندبیان بژێرین واتە بەمانای کەلیمەی بژاردن بۆ نمونە خۆت بە خۆتی بڵیتەوە شتێکی زۆر باشەکە ئێستا لە ژیانی منە بۆ منە باڵی خێزانێکی باشم هەیە شتێکی باشە لەخوا بە زیابێکە بۆ نمونە لە وڵاتی ئێمە شەڕ نییە لەخوا بە زیابێکە ئەم شتە لەخوا بە زیابێکە ئەو شتە ئەم شکرانانە کە ببژێریت
ئەمە واد لێکا دەروونێکی ئارامترە هەبێ و لە جیاتی ئەوەی تەنیا تەرکیزت لەسەر لایەنە نەرێنیەکان و تەنیا تەرکیزت لەسەر کێشە و مەشاکیلەکان بێ و ئەمە واد لێ بکا لە کۆتاییان نەبتوانی چێژ لە باشیەکان ببینی نەبتوانی کێشەکانی شارەسەرکەی واد لێکە تەرکیزێکی زیاترت لەسەر لایەنە ئەرێنیەکان بێ حتا ئەو کەسانی کە تووشی حاڵەتی خەمۆکیە بن یەکێ لەو ڕاهێنانانەی کە پێیانەوترێت و لە با بڵێن جەلساتی چارەسەریە لە دانیشتنە چارەسەریەکانە ئێمە پێیان ئەڵێن ئەوەیە کاڵێن ئەتوانی بۆ ماوەی 30 ڕۆژ قوتوویەکدا بنیت هەموو ڕۆژێک دوو دانەیە سێ دانە لەو شتانەی کە زۆر هەستەکەی شکرانە بژێریت لەسەری سوپاسگوزاریت لەسەری بینوسە قەدی بکە و بیخەرە ناو قوتووەکەوە بەڵام هەوڵ بەشتی دووبارە مەنووسە لەوانێ ڕۆژێک بڵیت لەخوا بەزیابێ دایک و باوکم ماوە ڕۆژێک بڵێ لەخوا بەزیابێ مناڵم هەیە لەوانێ ڕۆژێک بڵێ لەخوا بەزیابێ سەرۆت و سامانم هەیە ڕۆژێک بڵێ ئیشم هەیە ڕۆژێک بڵێ ئەمڕۆ جاوەکی خۆش بوو ڕۆژێک بڵێ ئێمە تەبیعەتێکی خۆشمان هەیە تەندروستیم باش بوو جلوبەرگم هەیە لەبەریکەم إلى آخره بهمو لاينا كومالاتي كان ولاينا مادية كان ولاينا روحي وكسية كان ولاينا بابلين همو لاينا كان يتر هر روج وشتيك بنوسا بخرناوي لدواي 30 روج طبعا زور لكولينو هي لسروي كأمد كاركات سروي كأم كسا هند بنرينيانا لشتكان نروانت بوي لدواي 30 روج كأم كتوا بكاتو وكو دغيليك ويا كأتواني بيخوينتو كأو كومالك شتي زور باش لجيانيا هي بيبجێرێت بالضبط ڕێک بیبژێرێت کاک پێشین نمونەی ئەو شکرانە بژێریشمان بینی لە غەزە و لە فەڵەستین یعنی ئەو کەسانی کە بەڕاستی دووچاری ئەو هەموو شەڕ و ناخۆشیە بوون و هێشتا سپاسی خۆیان نەکرد ئەمە جێی سەرسامی هەموو جیهانیش بوو یەکێکی تر لە بابەتەکان جیاوازی ڕەگەزیە زۆر جار ئافرەتان و پیاومانوێ نەمانوێت جیاوازیەکیان هەیە لە مامەڵەکردن لەگەڵ ئەو باردۆخانی ڕوبەڕوویانە بێتەوە هیچ جیاوازیەکە بینرێ لە هەستکردنمان بە خۆشبەختیان کاریگەریمان لەسەر ئەو هەستە دەرونیانی کە ڕۆمانتیەکە من هیچ داتایەکم نەبینیەوە کە جیاوازی هەبێ لە بینی دڵخۆشی پیاوان و ژنانە بەڵام ئافرەتان زیاتر بەرز و نزمیان هەیە بە حکمی ئەو گۆڕانکاری هۆرمۆنیانی کە تیانە ڕوئات بەڵام وەکو ئەوەی کە من داتایەکی زانستیم لە بەردەما بێن نەخێر نازانم باش وەک دەروونناسێک پرسیارێکەکەم تا چەند لەگەڵ ئەم قسەیە کۆکی دەوترێت مرۆڤەکان دەبێت خۆیان بە خۆیان بەراورد بکەن نەک بە خەڵکی دیکە بەراورد بکەن ئەلەم و پرسیارە دروستەکەم تا چەند ئێمە بۆ خۆمان بژین نەک بۆ خەڵک بژین کاک پێشین ئێستا ئەبینی لە میدیا و لە سۆشیال میدیا کۆمەڵک کارکتەر هەن کە خەڵک سریانەکە وازانێ ئەمانە زۆر دڵخۆشن لە ترۆک و ینی سەرەوەی هەڕەمەکەن دڵخۆشیە بەڵام کەیتە ژیانی ینی ڕۆژانیانەوە ئاگاد لێ لە نزیکەوە ئەمە بابەتێکی دیکێ بەو شێوازەنیە خەڵکێک بەمانە معجبە بێ ئێوە وا لە خۆی بکات جا بۆی ئەڵم ئینسان خۆی بەخۆی بەراوردکە نەک بە کەسی تر و بۆ خۆی بژی نەک بۆ خەڵک تا چەند ئەمە دروستە و دەبێتە مای دڵخۆشی تاکەکان طبعا بابەتێک هەیە پێڵێن خودمختاری ئەوەیە کە خۆت مختاری خۆت بی کە خۆت ساحێبی خۆت بی خۆت بەڕێوەبەری خۆت بەڕێوەبەریت خودمختاری لە ئێستەیە بە تایبەت بۆ گەنج زۆر کەمە لە با بڵێن ڕەگەزی نێر و لە ڕەگەزی مێش ئەو شتە زۆر کەمە لەبەرەوەی کۆمەڵێکی زۆر بەناو مۆدێلمان هەیە مۆدێل واتە باشترین وێنەی شتێک کە ئەکرێ ببێت واتە بۆ منە ئێمە ئەتوانین بڵێن با بڵێن بۆ منە ئەم کەسێک هەیە مۆدێلە لە پێشکەشکاریە واتە ئەم کەسە زۆر باشە لە پێشکەشکاریە بەڵام ئەمانە مۆدێل نین ئەوانەی کە ئێستا هەن بەڕاستی مۆدێل نین بۆ معنایی کە بڵێن نمونەیین بۆیە گەنجی ئێستا بۆ تەنانەت هەنێکات لە گەنجیش نین بەڕاستی ئەتوانین بڵێن پێگەیشتوشن کە کاریگەر ئەبن بە ئەو شتانەی کە ئەو جۆرە مۆدێلانە پێیان ئەڵێن بۆیە خودمختاریان نامێنێت خۆیان لەژێر بەڕێوەبردن و دەسەڵاتی خۆیانە نامێنن شێوازی بیرکردنەوەیان ئەوەی کە یانەوێت بۆ کوێ سەفەر بکەن ئەوەی کە یانەوێت چ جلێ بکڕن ئەوەی کە یانەوێت چی بخۆن ئەوەی کە یانەوێت چۆن بیخۆن ئەوەی کە یانەوێت لە ژیانی ڕۆژانەیانە چی بکەن ئەمە ئەبێت بە کێشە بۆیان بۆچی لەبەرەوەی ئەوە بینێت فلان کەس بەم شێوازەیە بەڵام وەکو خۆت وتت زۆربەی کات ئەو کەسە لە ژیانی ڕاستیە بەو شێوازە ناژی بۆیە ئەو مقارنەیە کە دروستی ئەکات ئەبێتە ململانەیەک لە مێشکیە ئەبێت بە بیرکردنەوەیەکی بەردەوام کاڵێ
ئەو بۆچی وابوو منیش ئەمە ئاوا بم هەنێک کات بیرکردنەوەکە ئەو نەڕوون نییە بۆیە وتم هەنێک کات خود مختاریەکە بەبێ ئەوەی کە کەسەکە خۆی ئاگادار بێ لی سنراوەتەوە واتە کەسەکە کە ئەچێتە دوکانێکەوە وا هەستەکە بە دڵی خۆی ئەم جلەی هەڵبژاردووە بەڵام ئەگەر بڕۆی تەنیا سەیری ئینستاگرامەکەی بکە ئێزانی کە ئەو مۆدێڵانی کە ئەو لەلایەتی ئەو جلیان لەبەرکردووە بۆیە ئەم ئەو جلەی هەڵبژاردووە بۆیە خود مختاریەکەی ئەکەوێتە ژێر پرسیارەوە بۆیە ئەو یەت باشی خۆی جوانی خۆی گەورەی خۆی بە کەسێکی تر مقارنە ئەکات نەوەکو بۆەوەی کە خۆی چی ئەوێت ئەو کاتە هەم لە خۆی دوورەکەوێتەوە نازانێت خۆی چی ئەوێت و ئەوەش نازانێت کە ئەوەی لە دەستداوە جا تەب ئەنەما ئەگەر بۆ جلکردنێ بێ بەڕاستی زۆر کێشەمان نییە بە دەردێڵە ئەگەر بەونە لی دەرچین بە جلکردین دەرناچێشتەکە جەریوە ستایلی ژەنە ستایلی ژیان ئەبێ بە ئەوە کێشەکە لەویایە واتە ئەگەر کەسەکە تەنیا بۆ کڕینی ئەم کراسە چاو لە کەسێکی تر بکە قەیناکە مەستایلی چلە بەڵام ئەگەر تۆ بۆ بیتکردنەوەت و بۆ فکرت و بۆ هەموو شتێ چاو لە کەسێکی ترکەی ئەبینین ئێستا لە سوۆشیال میدیای ئێستا ئەو بابەتانەی کە بابەتێک بە باسی فەڵەستین بکات ئەبینین زەربی لێ ئەدرێت ئەبینین هەر هەمووی لا ئەبرێ ئەو پەیجانە داغرێن بۆ لەبەری خود مختاریەکە کەسێکی تر بۆمان دیاریەکات باشە کەک پێشین کەسەکان جیاواز لە کاردانەوەیان سەبارەت بۆ ڕووداوانەی کە ناخۆشە لە ژیانیانە زۆر جار دەوترێ تۆ ئەڵێ لە وڵاتی ئێمە ناژی باسی خۆشبەختی و دڵخۆشیێکی لە کاتێکا ڕۆژانە چەندین کێشە هەیە بێمەعاشیە نەبوونی خوێندنە هەرێکۆ بە کێشێکەوە ئەناڵێنێ دوجار پرسیارەکە لێرەیە ئێمە چۆن بتوانین یعنی ڕوبەڕووی ئەو شتانە بین و کە ڕۆژانە ڕومانتیەکە کەسایەتیمان دەکرێ ڕۆڵی هەبێلەوەی کێمە نەتوانین بەرەنگاری شتانە بینەوە طبعا لە هەموو شوێنێکا کێشە هەیە هەر کەسێک هەردوو کتێب سێ کتێب لە مێژوو بخوێنێتەوە سەیری چەند دۆکومنتاریە بکازانێ هیچ سەردەمێک بێکێشە نەبووە هەموو سەردەمێکێشی خۆی هەبووە تەنانەت ئەو کەسانەی کاڵێن وڵا ئێستا خەڵکی ئێستا زۆر خۆشبەختە ژین ئێمە لە سەردەمی حکوومەتی باسە ئاوا بووین و ئاوا بوو ئەو کەسانە بە تەواوەتی لە کێشەکانی ئێستا تێناکەن ئەگینە ئێستش کێشەی خۆی هەیە ئەو کاتەش کێشەی خۆی هەبووە پێش ئەوان و پێش ئەوان و پێش ئەوانیش کێشەی خۆی هەبووە بۆیە هەموو سەردەمێک و هەموو شوێنە کێشەی خۆی هەیە هەموو ئەو کەسانەشی کە ئەڕۆن لە باشترین وڵاتەکانی دنیاژین لیان بپرسە ئەوانیش کێشی خۆیانیان هەیە ژیان بە بێکێشە نابێت ژیان بە پەرفەکتی نابێت عقلیەتێکی با بڵێن جۆرە لە جۆرەکان خۆکردن بە قوربانی و بۆڵە بۆڵ لە ناو تاکی ئێمەیە دروست بووە تاکی ئێمەوە هەستەکە بێ هەموو شتێ بە حازری بێتە بەردەمی و ئەمەش لە ناو سیستمی پەروەردەیە دووبارە هانەدرێتەوە لەوەی کە لە جیاتیەوەی کە بنێرێ بەحس بکە بنێرێ بخوێنێتەوە بنێرێ فێر ببێ ئەڕوات ڕێک مەلزەمێکی ئەو بە حازریوە کەوتکێکی خەتای پەروەردەیە خەتای هەموو شتێک هەموویەتی ئەرەوەڵا خەتای هەموویەتی جا بۆیە ئەمە لە کۆتایی وای لێ تاکێک دروستەکە کە ئەم تاکە بۆڵەکە کە ئەم تاکە خۆی بە قوربانی زانێ و ئامادە نیە هیچ هەنگایە بنێ لە چاکردنی شتەکەی باشکاک پێشین قەناعەت تا چەند قەناعەت فاکتەرێکی بەهێزە لە خۆشبەختی و دڵخۆشی یعنی من قەناعەت کەم بەو جسمەی پێم دراوە بەو تەندروستی پێم دراوە بەو هەبوونەی پێم دراوە بەو مناڵی پێم دراوە و قەناعەتیش کەم لە بەرامبەریا بەو شتانەی کە تۆ هەتە و من نیمە بڵم خۆی گەورە باشترە زانێت کە من ئەم شتانم کە نییە دیارە خێری تایە بۆ دنیا و قیامەتم وشەی قەناعەت بە پراکتیکی تا چەند لە ڕۆڵی هەیە لە خۆشبەختی و دڵخۆشیە وشەی قەناعەت با بڵێن ئەو وشە کلتوری و ئاینەیە کە ئێمە بەکارێنین بۆ شکرانە بژێری واتە دیوەکەی تریەتی ئەگەر بین سەیری بکەین هەر بابەتێک کە ئێوە سەیریەکەن بۆ منە ئەگەر سەیری ترس بکەن دیوێکی هەیە دیوێکی عاتفیە دیوێکی هەیە دیوێکی بیرکردنەوەیە واتە کە باسی ترسەکەین ئەڵێ ئەو لە پشی لە ئەترسێ ئەو کەسە بۆ منە لە فلان شتە ترسێ بەشێکی هەیە دڵی لێ ئەترسێ ئەها بۆ منە دڵی خۆرپەکە دڵی پەلەپەلەکە هەناسەی تۆنگە بێ ئەمە بەشە عاتفی و جەستەیەکەیەتی بەشێکی تری هەیە بیرکردنەوەیە دێتە بەرچاوی چۆن پشیلەکە پەلاماریەیە ئەمە بۆ هەموو هەستەکانی تریش بە هەمان شێوازە قەناعەت دیوە عاتفیەکەی شکرانە بژێریە واتە ئەگەر بیهێنین قەناعەت لەم لایەدا بنین شکرانە بژێریە بێوە بەشی بیرکردنەوە شکرانە بژێری ئەوەیە لە کاتێکا کە من هەست بە قەناعەتەکەم کە هەستەکەم ئەو بەشەی کە هەمە بەشێکی باشە بۆ من بە هەبوونەکان و بە نەبوونەکانیشیەوە دیوە با بڵێن بیرکردنەوەکەی ئەبێ بە شکرانە بژێری بۆیە قەناعەت خۆی لە خۆیان دروست نابێت بۆ ئەوەی کە ئێمە هەست بە قەناعەت بکەین وەک چۆن لە هەموو با بڵێن جۆرەکانی تری شاوایە لە کاتێکە هەستێک ناڕەحەتمانەکە گرنگە کە ئیش لەسەر ئەو بیرکردنەوەانە بکەین کە هاوڵی ئەو هەستن بۆیە وەک چۆن بۆ ئەوی لە پشیلە نەترسین پێویستە ئەومان بیر بێتەوە کە مەرزنی هەموو پشیلەیەک پەلامارت بە هەمان شێوازە بۆی کە بتوانی هەست بە قەناعەت بکەیت ئەبێت زیاتر شکرانە بژێر بیت زۆر باشەگە بە جازی هۆنیاخان بە لە یەک دەقەیە کۆی تەورەکە کۆکەینەوە کاک پێشین چی نەکەین
بۆ ئەوی ئێمە خۆشببخت و دڵخۆش بین تاکەکان لە ژیانی ڕۆژانانە چی نەکەن چی نەکەن چی نەکەین کات بە فیڕۆنێن چونکە ناخی ئێمە ئەزانی ئێمە چیەکەین هەرچەنە ئێمە لە خۆمان بە دوور بین هەرچەنە ئێمە خۆمان لە خۆمان بدزینەوە بەڵام ناخی ئێمە ئازانێک کە ئێمە مەرج نییە ئەو ئامانجە ئامانجێکی پێشتر دیاری کراو بێت مەرج نییە ئامانجێ بێ ئایلەکەت بۆی دیاری کرد بێت یار شتێک بێ بەڵام تو خۆت ئەزانی ئەو کەسی کە سەیری ئەم بەرنامەیەکە خۆی ئەزانێ بەچی دڵی خۆشە بێ ئایا خوێندنە ئایا یاریکردنە وەرزشە چوزانم گەڕانە سیرکردنی بۆ منە دۆکیومنتاری و فێربوونە هەر بابەتێکە ئیتر ئەکرێ هەر بابەت ئەکرێ ئیشکردن بێت خۆت لەوانە دوور مەخەرەوە لەبەرەوەی کە کاتەکەت بە فیڕۆیە جسمت ئەزانێت کە کاتەکەت بە فیڕۆیاوە هەستی پێیەکە و تۆ هەست بە بێتاقەتێکی خەوت لێ ناکەوێت بێزارە بی تااقەتیکردنی چت نامێنێ هەستەکەی بەرەبەرە لە خۆت دوورەکەویتەوە دەستخۆش بێ سپاس بۆ بەڕێز پێشین سوێلی ڕێنماییکاری دەرونی کە لە سپاس